پیاوێک هاو بەلام تیکا دکتۆر من سەرەتانم هەیە، هەر ئاوا بەدەمی خۆی تیکا دکتۆر من سەرەتانم هەیە. وتم لە خزمەتام چی بۆ بکەم؟ وتی کا دکتۆر جان تەقریرێکم بۆ بنووسە، تر عەمەلیات نەکراوی تیبا. وتم دکتۆرەکە کە بڵی کوردی من نازانم چی بۆ کراوە، چۆ با دکتۆرەکی خۆ و تەقریرەکە و بۆ بنووسێ. وڵا کا دکتۆر دکتۆرەکەم فڵان کەس بوو وەفاتی کرد، جەراحەکەم وەفاتی کرد. وتم چی بۆ خەستەخانەی هیوا بچۆ لەوێ چی عیلاجی کردی بچۆرە بۆ لای ئەو فایلت هەیە بچۆرە بۆ لای ئەو. وڵا کا دکتۆر جان ئەویش دکتۆر عەبوود بوو ئەویش وەفاتی کرد. ئەم لە بینی هەردووکیانە سەرەتانی هەبوو زرف و زین و مابەوە هەردوو دکتۆرەکەی مردبوون و وفاتیان کردبوو. باوجان تۆ وازانی کە تۆ ئەڵی دکتۆر گیان خوام بەیاد کردووە و تۆ نەعوذ بالله چی خوا بەیاد کردووە من خۆم چیم هەتاوەکو بەیاد کرێن. من ئەگەر پەنایەکم هەبێ پەنای خوایە، تۆش پەنا بە خوا بەرە.